بۆ دلت پڕ بوو؟ خۆشم عادەتیان 15 دانە یەک دانەی لێ دەرچووە لەو حالەتانە بەخۆم سەیەکانم دەرکرد ینی زۆر بوون عادەتیان زۆر بوو ئەوە سێم زاریشە من بەسەرم دیت وەڵاو کتانە پار لە مەکتەبی بوون خۆ ئەگەلەگەنەگەیش بە ماکسەکان پاتە دەکرد چەندت زەرەر پێکەتی تەقریبا؟ پتە لە 130 وەرەقەی خوا چەکم بێنێ دەنال ئەهمیان دەکوژم بەخوای کاک محەممەد سلااو لێ بیان نابیشتان ئەگەر بووم باز بکەی دوێنێ شەو چ کاتێک بوو کاتێک کە سەگ فەلەماری داینەوە ئەو مامزانەی خواردیە؟ تقریبا ساعت 3:40 دقیقه 42 دقیقه 43 دقیقه هاتینە. باشە عادەتیان چەند بوو؟ عادەتیان 15 دانە یەک دانەی لێ دەرچووە چەندی بەخۆی هەمووی چەندت هەیە؟ بەخۆی 25 قلم هەیە 14 دانەیان مردیە خنکاندیتیان حەلمیان کردبوون یەک نێری لێو خۆ دوو جێ جیاوازە ئێستا لەوێ 14 قلم لێدانا بوو 14 قلم دانابوو یەک قلیان لێ دەرچووە. باشە دایکانە تێدا بوو فەرقی تێدا بووە نێری تێدا بووە کاری تێدا بوو هەمووی تێدا بوو هەموو بابەتش تێدا بوو. ساعت چەند بووە ڕوودا؟ ساعت 3:40 دقیقه بینی چار شتێک چەند دقەشی دەویست لەو حالەتانە بەخۆم سەیەکانم دەرکرد ینی زۆر بوون عادەتیان زۆر بوو ئەوە سێم زاریشە من بەسەرم دیت سێمین زارە چەند زاریش سەگ هەمووی سەگ ئێرە گردی کلک مشکە عادەتەشی گەرەگەرە سەی بێلانەی زۆرە بەڕەوەی لێیە کو پێت زانی کە کوڕەکەم بە خەبەرینام کوڕەکەم بە خەبەرینام من بخۆمە تا ساعت یەک تقریبا یەک نایەم موچە ڕۆژەکان کە هیچ ئەشکالێک نەبوو خواردم دانێ و بەجێم هێشتنە گولە پوشتم لێ کوژاندەوە گەڕامەوە نووست تقریبا تا ساعت یەک بخۆم نایەم ساعت 3:40 دقیقه شتێکی بوو کوڕەکەم گاز کردم تا هاتین سەیەکان زۆر هەندێک بۆ ولادا ڕۆیشت هەندێک بەس تقریبا سێ چارێکیان ما بۆ ڕوعیان دەدا هەموو نەزیب بوون خینیان لە بڕۆدی و جێ ئاساوەرەکانیان دیارە بەس تاژش فەڕەمدا لەبەرەوەی وەختەکەی تاخیر بوو بۆ نوشتیدا لە بەجیرانەوە شتانە هەموو فەڕدای بە چین دەری داهات بوون بە سیمیان بڕی بوو بە بینی سیمی دوو سیمیشیان بڕی بوو بۆ عادیقی جیرانمان هاتبوونە ژۆرە. چەند سارە خەریکی بەخێو کردەوە؟ ئەوە سێ سارە مامزەکانی من کەوینش هەموو دەڕۆن و دێنەوە بەس ئێستا کەم بەریان دەدەم لەتر سێیەکان دەبی پێشەوەی بەریان دەم فاز بکەمە جێیەکەی سێیەکان دەرکەی چەند مانگێک پێش ئێستا عینەوە لەبەر چای خۆم سەکەتە دوو مامز بەخۆی حیوانێکی فەقیرە ترسنەوەکە لە هەموو شتێک دەترسێتن لەبەر چای خۆم سەکەتە دوی غاری داسەتی خۆی پێ نەگەڕاوە سیارێک لێدا کوشتی ئەویش دایکانە کەوی چەندی سارە بە شیر مەمە بەخۆم بەخێوم کردم نوعیەتی مامزەکە ئەوە قەرەچۆغن هەمووی مامزی قەرەچۆغ هەمووی قەرەچۆغە بە چەندت کڕی بووم بەخۆ چەند دانەی تێدا 20 وەرەقە 25 وەرەقە 8 وەرەقە عەسەب کەویەکەیە عەسەب گەورەوەی عەسەب نێریە عەسەب کارەوانێ. باشە کوی گشتی ئەو چواردەی کە سەگ خواردیتی چەندت زەرەر پێکەتی تەقریبا؟ پتە لە 130 وەرەقەی پتە لە 130 وەرەقەی ئەو چاردانە چاردانەشی دیار نییە نەکەلەشی دیارە هیچ ئاساوارێکی دیار نییە بەس دەکەلەش لێمەیە چاری دیار نییە ئەوان کارن یەکیان ناو عادیقەی هینابوو یەشکەم لێ هینابوو ئەوان کە هەندێک لێ بەجیما لە عەژمەتان بۆ لە ترسان بۆ لێ ڕۆیشتنە و ئەوان کە ماینە نازانە عەدەدی سەگەکان زۆر بوون زۆرن پتە لە 15 دەبوو ئەوانەی هاتبوون لێرە گەرە زۆرن سەجی گەورە زۆرن بەڕەوە دەگەڕێن. باش داواکاریتان چییە داواکاریمەوە سێم جارە خەرکەشی زۆر زەرەرمەند بۆ بەسایە لەسەر نیچوانی و سەگانە هیوادارم عیلازەشی لێ بکرێت. باش دەستت خۆش بیتن خی گەورە بوت خەرەبوو دەکاتەوە ئینشاءڵڵا مامۆستا جەنابەت دراوسەی کاک محەممەدی زیرانی بەکاک باشە بەخواوات تێگەم ئێستایی منە باش هەری بەخوای بۆ دلت پڕ بوو؟ خۆشم زیرانەکان من زیاتر خۆشیان لە من زیاتر ئاگیان لێە یان دەڕۆن زاروی لە بۆم دێنەوە خوا چەکم بێنێ دەنال ئەهمیان دەکوژم بەخوای. گوتت ئەگەر ئۆتۆمبیلەکە دەبینیم بە پیل سیارە تۆ دێن بەێ ئەگەر سیارەی تویان دیتی بیتن مەسەلەن لو سیارەی دێنەوە دێن کاکە لو مداری دێن وەڵاو کتانە پار لە مەکتەبی بوون خۆ ئەگەلەگەنەگەیش بە ماکسەکان پاتە دەکرد کا کەس نایە ناخ ئەوانی شارەوانی دێ دوان سیان دەگرن دەڕۆنی چانی فەقیری بێوی دەگرن دەڕۆن سەگە گەورەکان ناگرن وەتە بڕۆ ساحم هەموو لە گردیە کەس ناتانی سەبسی کاک خۆشەویستێکی تایبەتیشتان لەگەڵ مامزەکان پیا کردی ئەو سێ ساڵ بەخۆیان من نییە ئەگەر مەگەم لە ماریم دەنێ ئێواران دێم ئەوان سەرچیان هێدەم دەچمە دەشتێ لە قەرەچووغی وەڵا سیارەکەم دەناسن هەر نایە لەبەرم چەند زار شتیان لۆ دەبم لە دادەنێم زارێک چون تۆڕیان دانابوو لە بۆیان
وخوای تۆڕەکان هەموو هەردی کوڕەکان دەستی ناسم چێ بوو بەو جەماعەتی ئەوەم گوبرین دەشی عراقی گوتم کاکە تۆڕی دادەنێتەوە ئەو کابرایە مامزەکان دەگری مامزەکانت زۆر خۆش دەوێ وایە؟ ئاێ وڵڵە خوا فەرقی نییە سە لەگە ئەولادەکانم لەگە ئەولادەکانت فەرقی نییە بەخوای ئەرێ بەخوا زیرانەکان هەموو خەڵک سەردانیان دەکەن کە زانیت سەگ پەلاماری داینەوە خواردی نەمزانین تازە خێزانەکەی بە مارمان داهات ئەوەی بوو چ کاردانەوەتە باست کو کوڕ وەڵا لە عەزمەتان شێرم بەخوای هەچ بکەین ئەو سەگانە نەناو نەبن بەخوای وەی لێ دێ مندارەکانی دەگرێنەوەبی ئەم چجارە عنی دیتیتە مسەکەم پەلەماری منداران دەدەن شتی دەدەن کاک هەمووە لەو گردێ ئەوتە لێرێ هەموو لێرێنە دەست خۆش سەلامەت ناوەڵی هیوادارم ئەو سەگانەمان لۆنە ناو دەست خۆش ئەگە بێن وەڵا یارمەتیشیان دەدەن بەخوای لە گەریان دەگرم ئامادەی سەگەکانی وەڵڵاهی لە گەریان دەگرم ئەم چەند سەگە بلیتە کە دەیان بان فترێک بۆ خۆم سەکەم دیتە هاتیتەوە ێ باشە کو دە بردیتە کو هاتیتەوە ئێستاوا لێرێ دوانێ عەڵقەیان پێوە بەجییان وەیە عەڵقەیان پێوێ هەر سات دەرزینە زۆچیان ئەمسیان لێ دەدەن ێ فترەشی دی وەڵا یەک کۆمەری دیار دەینتەوە دیسانەکە کاک محەممەد دووبارە بە خۆتان سەلامەت میشەڵە خۆی گەورە قەرەبووی دەکاتەوە دراوسەکانی شت ئەو قسانەی کە لی دەکەن ینی هەم سیمایەکی جوانن هەم شتێکی تایبەتن و هەمووشیان خەمیانە هەمیان ئەمنەوەندەی لە مارێ نەماوان زیاتر ئاگیان لێ کە لێم دەڕوا جیرانەکان لە بۆم دەینەوە دەڕۆنە کۆران بەخۆیان پێم دەنەوە مامزەکە لێرە ئاگال لێبیان لۆم دەینەوە قەت زیرانەکان لە من زیاتر ساوێن لەسرە بەسەوە خوای نایەتی الحەمدولله و شکر دەستت خۆش بەخێر بن سەرچاو